بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان ساڵ ڕۆژی جیهانی بێهۆشکاری یاد کرایەوە و لە سلێمانی مەراسیمێک لەو بارەوە بەڕێوە چوو کە تێدا نمایشی ڕۆڵی بێهۆشکارەکان لە نەخۆشخانەکان کرا. ئەمە کاتێ بەنجی ئاماکەین ئەم جیازانە بەکارێنین ئەمە لارینگۆسکۆپە بەکارێنین بۆ دانانی تیوب بۆی ڕێڕەوەی هەوا هەناسیە وەستێنین بێم تیوبی بۆ دانین یاخود لارنجەڵ ماسکی بۆ دانین ئەتر ئەمان عادەتەن بەکارێنین ئەمەشیان بۆ دیفیکەڵ ئینتوبیشن کاتێ بەناڕەحەت هەنێکیان هەیە بەناڕەحەت تیوب و شتیان بۆ داندرێ ئیتر ئەمانیان بە بەکارێنین ئەم جیازە. ئەمە لە بژانەوەی دڵەکەیە بەکارێت لە بژانەوەی دڵەکەیە بۆ ئەمەلیاتانی کە ئۆپن هارتە دڵ لە کار ئەخرێت لە ڕێگەی ئەو دەرمانە کە ناوی کاردیۆپلێژیایە بەڵام ئێمە ئەو دەرمانەمانە لە ڕێگەی سۆدیۆم پۆتاسیۆم و مەگنیسیۆم ئەو دەرمانانە ڕێگەخین لە ڕێگەیکیان لایەکەوە کە دکتۆرەکە خۆی ڕاستەخۆ لە ئۆرتاکەوە ئەیا بە نەخۆشەکە ئێمە سیڤیلاینی بۆ دانین لەگەڵ ئەم ئارتیال لاینشە بۆ دانین و تر بەپێی بۆ 20 دقیقە وەستێنین. بەڕێوەبەری هۆبەی بێهۆشکاری لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی دەڵێت میلاکیان کەمە و ئەگەر کارمەندە خۆبەخشەکان نەبن ئەوە کێشەی گەورەیان بۆ دروست دەبێت. خۆشبەختانە ئێستا سلێمانی خاوەنی زیاتر لە 50 پزیشکی بێهۆشکاری و نزیکی 300 یاریدەدەری بێهۆشکاریە کە ئەمانە لە ناو هۆڵەکانی نەشتەرگەری و چاودێری ورد شەو ڕۆژیان خستۆتە سەرێک بۆ خزمەتی هاوڵاتیان. بەڵام دیارە لە هەموو شوێنەکە کەم و کورتی هەر بەشی خۆی هەیە ئێمە وەکو ئەو کەم و کورتیانەی کە هەمانە تەنها کەمی یاریدەدەری بێهۆشکارە لە ناو ناوەندەکانی تەندروستی چونکە ئێمە ئەتوانین ئەگەر عەدەدی یاریدەدەری بێهۆشکاری زیاد بکەین لە ناو ناوەندەکانی تەندروستی ئەتوانین هۆڵی نەشتەرگەری زیاتر هۆڵی چاودێری وردی زیاتر بکەینەوە تا بتوانین ئاستی خزمەتکردنی بە هاوڵاتیان بەرز بکەینەوە. ئێستا خاوەنی 116 خۆبەخشین لە ناو هۆڵەکانی نەشتەرگەری و چاودێری ورد خزمەت بە هاوڵاتیان دەکەن جگەلەوە خاوەنی 400 یاریدەدەری بێهۆشکارین کە ئێستا لە ماڵەوەندا نەمەزراون. وتەبێژی تەندروستی سلێمانیش دەڵێت هەموو هەوڵێکیان بۆ دامەزراندنی ئەو خۆبەخشانەی بەشی بێهۆشکاری خستۆتە گەڕ و هەر دەرفەتێکی دامەزراندن بکرێتەوە یەکەم بەش کە دامەزراندنیان بۆ بکرێت بەشی بێهۆشکاری دەبێت. بە نسبەت با بڵین ئێمە بەڕاستی کەمی میلاکمانەوەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستیمانی لە هەموو بەشەکان نەک تەنها لە بەشی بێهۆشکاری بەڵام بێگومان بەشی بێهۆشکاری با بڵین بەشێکی زۆر وردەوە پێویستەوە خودی دکتۆر سەباح بە ڕاشکایی وتی من ئەگەر دامەزراند بکرێتەوە یەکەم بەش کە داوای بۆ کەم کە دامەزراندن بۆ بکرێ بەڕاستی بەشی بێهۆشکاریە و ئیشی تەواوی لەسەر کراوە. بەڕێز دکتۆر سەباح خۆی هەم لەگەڵ وەزیری تەندروستی هەم جێگری سەرۆکی حکوومەت وە سوپاسەوانێ بەڵێنیان پێداوی لە کاتی دامەزراندن یەکێک لەو بەشانەیە خود ئەو هۆبانەی کە تەواو ئیشی لەسەر کراوە بۆ دامەزراندن چکە پێویستێکی تەواومان پێێتی بەشی هۆبەی با بڵین بێهۆشکاریە کە سەر بە دیوانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی. لە ساڵی 1946ەوە هەموو 16 تشرینی یەکەمێک بە ڕۆژی جیهانی بێهۆشکاری دانراوە و بۆ یەکەم جاریشە لە هەرێمی کوردستان لەو ساڵ ڕۆژەدا مەراسیم ساز دەکرێت. لە پارێزگای سلێمانی لە پەیمانگای تەکنیکی سلێمانی لە ژێرناوی سڕکردن و لە کۆلێژی تەکنیکی تەندروستی سلێمانی لە ژێرناوی تەکنیکی بێهۆشکاری دەرچوانی بەشی بێهۆشکاری دەردەچن کە لە ئێستادا سەدان دەرچوو چاوەڕی دامەزراندن دەکەن و لە ماوەی ڕابردووشدا چەندین جار خۆپیشاندان و گردبوونەوەیان بۆ ئەو مەبەستە ئەنجام داوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.